گۆشتی سووری داناوە اینجایەت بۆ گۆشتە دەریاییەکان خواردنە دەریاییەکان دوایەت بۆ مریشک دوای اینجا هامی هێناوە کە جۆرێکی دەستکاری کراوە لە گۆشت اینجا دوایەوە نیسک و دوای ئەوە شیر و دوای ئەوە چرەساتەکانی داناوە بە تایبەتی لە چرەسەتەکانیشە ئەڵمۆندی داناوە بایەمی داناوە ئەمە پرسیاری ئەوە بکەم هەر لێرە باس لەوە ئەکات ئەڵێت پرۆتینەکان زۆر گرنگن بۆ مرۆڤ بۆ ئەوەی کە کۆنتترۆلی کێشی بکات کێشی زیاد نکات و بۆی ڕێگریش بێت لە شێرپەنجە گۆشت و شێرپەنجەوە دەست باشە لە گۆشت شێرپەنجەوە طبعا یەکێک لە پرۆتینەتەکان بە شێوەیەکی گشتی زۆربەی ئەمینۆ ئەسیدەکان بە تایبەتی ئسنشەڵەکان کە پێویستیشە بۆ لەشی مرۆڤ زۆربیان هەوکردن بەداخەوە ئێستا بۆ من جۆرێکمانێ لە میتانینی پێڵێن میتانینیش کە لەو ئەمینۆ ئەسیدانی کەوا زۆر پێویستە بۆ لەشی مرۆڤ زۆر پێویستە بۆ گرۆث و بۆ گەشەکردنی خانەکانی لەشی مرۆڤ بەس لە هەمان کاتە پرۆتینێکی هەوکەرە بە مباشر و ڕاستەخۆی وەکۆڵێت ڕەبتی هەیە بە دروستبوونی شێرپەنجەی مەسەن بۆ پرۆستاتەوەمانە لەبەرچی لەبەری خانەکانی خانە سەرەتانیەکان دەیان قات زیاتر ڕسەپتەریان هەیە واتە هەستیاریان هەیە لەسەر خانەکان بە وەرگرتنی میتانی ئەمە لە ناوکانیانە هەیە لەناو گۆشتی سوورە لەناو گۆشتی سوورە لە زۆربەی گۆشتەکان هەیە بە تایبەتی لە گۆشت حیوانەکان و بە تایبەتی لە گۆشتی سوورە میتانین هەیە یعنی ئێستا گۆشتی سوور لە هەمان کاتە ضرورە بووی بپارێزە لە شێرپەنجە لە هەمان کاتە شێرپەنجەکەریشە بالضبط ئەگەر بە بڕێکی کەمبی خۆی لەشی پێویستی پێویستی کەوا بۆ هەموو ئەوشتانە بە هۆرمۆنەتەکان وەکو جەناب تاگەت لێکاو زۆربەی هۆرمۆنەکان بەدەر لە هۆرمۆنە سەکسەکان باسەکەین کەوا زۆر بە چەوریە و هەندێک لە هۆرمۆنی کەم کاربۆهیدرەتی تایە ئەنی مەسەن گلوکۆپێپتاید بە زۆربەی پێپتاید یعنی زۆربەی هۆرمۆنەکانمان لە لەشی مرۆڤ هەمووی پرۆتیناتە بۆ دروستبوونی ئێسک بۆ دروستبوونی ماسولکە بۆ دروستبوونی شانە بەستەرەکان